پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە. خەڵکی خۆڕاگری کوردستان مێژووی خەباتی ماندووینە ناسانەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە، مێژووی خەبات و خۆڕاگری و مێژووی دروستنەوەی شۆڕەجێرانەی خەڵکی کوردستانە. 44 ساڵ لەمەوبەر بەردی بناغەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بارودۆخێکدا دانرا کە کۆمەلگای ئێران لە بەردەم وەرسەرخان و گۆڕانکاریەکی مێژوویدا بوو. لەلایەکەوە کۆمەڵانی خەڵک کە بە شۆڕشێکی جەماوەری لە چنگ دەسەڵاتی دیکتاتۆری پارشایەتی ڕزگاریان ببوو، دەرفەتیان بۆ ڕخسا تا هەناسەیەک بە ئازادی هەڵبکێشن. لەلایەکی دیکەشەوە ترس لە زاڵبوونی ڕژیمێکی دەڕادە بە دەر کۆنەپەرست و دوژمنی ئازادی کە خۆی ئامادە کردبوو بۆ بەدەستەوەگرتنی دەسەڵات کۆمەڵانی ئێرانی داگرت بوو، کۆمەلگای ئێرانی داگرت بوو. ڕەوتی ئیسلامی ئەرکی بێدەنگکردنی دەنگی شۆڕشی ئێرانی داستۆگرت بوو و لە هەموو گۆشەیەکی ئێران پرۆسەی سەرکوتگرتنی خەباتی ڕزگاری خوازانەی کۆمەڵانی خەڵقی بەرەبەرە دەبردە پێش. بەڵام لە کوردستان دۆخەکە جیاواز بوو. لاوازی ڕەوتی ئیسلامی و کاریگەری سیاسەت و هەزری چەپ و سکۆلار لە نێو خەڵکدا و هەروەها بوونی حیزبە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی هاوسەنگێکی جیاوازیان پێکهێنا بوو. کرێکارانی چەوساوە خوازیاری ژیانێکی باشتر بوون. زەحمەتکێشانی گوند لە ژێر کۆت و بەندەکانی پاژماوەی سیستمی کۆنی دەربەگاتی ڕزگاریان ببوو. ژنانی تینووی مافی یەکسانی و ئەو جەماوەرە خەڵکەی کە نەیان دەویست چیتر باری ستەمی نەتەوایەتی لەسەر شانیان قورسایی بکات، سەرجەم ئەو ویست و ئاوات و ئامانجانە لە بزوتنەوەیەکی بەرخۆدانی جەماوەریدا خۆی نیشانەدا. بزوتنەوەیەک کە خۆی ئامادە دەکرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕژیمە تازە بەدەسەڵات گەیشتووەی کە هەرەشە بوو بۆ سەر دەستکەوتەکانی شۆڕشی کۆمەڵانی ئازادی خواست. سەرەتا کۆنەپەرستانی ناوخۆیی و پاژماوەی سیستمی ڕزیوی دەربەگایەتی هەوڵیاندا بە پشتبەستن بە حکوومەتی ناوەندی پێگەی لە دەستووی خۆیان سەر لە نوێ بەدەست بهێننەوە. بۆ ئەم مەبەستەش دەستیان کردبوو بە پێکهێنانی باندی چەکدار و هەڕەشەیان لە زەحمەتکێشانی گوندەکان دەکرد. کۆمەڵە بە مەبەستی پوشەلکردنەوەی ئەو ڕەوتە بانگەوازی خەڵکی زەحمەتکێشی کوردستانی کرد کە لە نێو یەکێتیەکانی جوتیاراندا کۆ ببنەوە و بە شێوەیەکی ڕێکخرا و چەکدارانە داکۆکی لە مافەکانیان بکەن. هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان، ناوەندەکانی مەشق و بارهێنانی نظامی کۆمەڵە لە باکوور و باشووری کوردستان بۆ ئامادەکردن و پەروەردەکردنی کادر بۆ هێزی پێشمەرگەی کۆمەڵە دامەزران. بربڕەی پشتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەلایەن ئەو خەباتکارانەوە پێکات کە لەو ناوەندانەدا مەشق و ڕاهێنانیان پێکرا بوو. هێزی یەکێتیەکانی جوتیاران بەڕێبەرایەتی کۆمەڵە لە مەریوان، دیواندەرا، کامیاران، سەردەشت، بۆکان و مەهاباد ئەرکەکانی خۆیان سەرکەوتوانە بە ئەنجام گەیاند. زەویزارەکانیان بەسەر جوتیارە هەژارەکاندا دابەشکران، بە گروپ هەجەکدارەکانی ئاغاکانیان لە بەد یەک هەڵوەشاندەوە. جۆش و خرۆشی ئەو زەحمەتکێشانەی کە بەدەستی خۆیان سەرکەوتنیان بەدەستهێنا بوو بە داهاتوێکی گەشت ئومێدەوار بوون. هەروەها ئەو کەش و هەوا سیاسە دیموکراتیەی کە هەموو کۆمەلگای کوردستانی داگرت بوو، ئەم ناوچەیە کردبووە سەنگەرێکی بەهێز بۆ بەردەوامبوونی شۆڕشی ئێران. بەرفەراوانبوونی نفوزی سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵە و گەشەکردنی تواناکانی لە کۆکردنەوە و ڕێخستنی جەماوەردا کە لە چەندین ڕووداوی مێژووی وەک کۆچی خەڵکی مەریوان، مانگرتنی گشتیەک مانگەی خەڵکی شاری سنا بۆ مەبەستی دەرکردنی سوپای پاسداران لەو شارانە، ڕێپەوانگەلێکی گەورە و پرشکۆ بەرەو شاری مەریوان بۆ پشتیوانی لە خەڵکی ئەم شارە و چەککردنی هێزی کۆنەپەرستی ناسرا و بە سوپای ڕزگاری لەلایەن شێخەکانی ناوچەکەەوە ڕێکخرا بوو. خۆی نیشاندا هیچ کام لەمانە کە ئاسۆیەکی جیاوازیان بۆ داهاتووی شۆڕشی ئێران لە بەردەمدا بوو لەلایەن ئەو ڕژیمە ئیسلامیەوە، ئیسلامیە کۆنەپەرستەوە کە تازە بەدەسەڵات گەیشت بوو تەحمل نەدەکرا. هەر بە هۆیشەوە دوای ماوەیەک فریوکاری و کاتکوشتن هەموو دەرگاکانی دیالۆک و دانستانی داخست. دوای خوڵقاندنی چەند کارەساتێکی وەک کۆمەڵکوژی قارنا و قەڵاتان و شوێنەکانی دیکە بە فەرمانی خومینی لە 28 گەلاوێژی
ساڵی 1350 لەشکرکێشیەشی بەرفەراوان و دڕندانەی بۆ سەر کوردستان دەست پێ کرد. کۆمەڵە بانگەوازی خەڵکی کوردستانی کرد کە لە هەموو بوارەکاندا بەرەنگاری ئەم لەشکرکێشیە ببنەوە. خەڵکی کوردستان بە گەرموگوڕی پێشوازیان لەو بانگەوازە کرد و مێژووی پڕ لە هەوراز و نشێ و پڕ لەوانە و ئەزمموی 44 ساڵی ڕابردویان خوڵقات. لەو کاتەوە تا ئێستا هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەردەوام هاندەری خەبات و خۆراگری کۆمەڵانی خەڵق و فداکاریە ڕۆڵی بینیوە، فداکارانە ڕۆڵی بینیوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ماوەی بوونی خۆی لە مەیدانی خەباتی سیاسی و چەکداری لە دژی چەسانەوە و سەرکوت گەریەکانی حکوومەتی ناوەندی و داکۆچیکردن لە مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێش لە کۆمەلگای کوردستاندا بە چەندین هەوراز و نشێودا تێپەڕیوە و کۆمەڵێک نەریتی بە نرخی لەم کۆمەلگادا جێخستووە. پێشمەرگەی کۆمەڵە نەک هەر خەباتکارێکی ئازا و خۆنەویست بووە لە مەیدانەکانی شەردا، بەڵکو لە هەمان کاتدا ڕێکخەر و لایەنگرێکی شێرگیری خەباتی کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشە لە پێناو گەیشتن بە ژیانێکی باشتردا بووە. بەبێ دوودڵی و ڕاڕایی لە بەرامبەر نەریت و کولتورە دواکەوتوەکاندا وەستاوەتەوە و بانگەشەکار و پەرەپێدەری کولتورێکی پێشکەوتن خوازانە و ئینسانیتر بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە نەک حەماسە خوڵقێنی مەیدانی نەبەردووە، بەڵکو لە هەمان کاتدا ئاڵا هەڵگری یەکسانی ژن و پیاو بووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر کوێیەک بوو بێت گەلێک یادگاری بە نرخی لە بوارە کۆمەڵاتیەکاندا بۆ باشترکردنی باری گوزەرانی خەڵک بەجێهێشتووە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە هەر شوێنێک بوو بێت تۆی وشیاری چاندووە و ئاسۆی سۆسیالیزمی بەڕۆی کۆمەڵانی خەڵکی چەوسا و زەحمەتکێشتا کردوێتەوە. بەم هۆکارانە بووەکە هێزی پێشمەرگەی کۆمەڵە زۆر زوو بوو بە یەکێک لە کۆڵەکە بەهێزەکانی بەرخۆدانێکی بەربڵاوی کۆمەڵایەتی خۆراگریەکە لە ئاکامدا خەڵکی کوردستان سەریان بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی دانەدەداوان و پێشمەرگەی کۆمەڵە بەهۆی مانەوە و پێداگری لەم سەنگەرەی خۆراگری و بەرخۆدانەدا بوو کە لە ناو دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستانە جێگەی خۆی کردەوە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە نەک هەر جەماوەری کرێکار و زەحمەتکێش بێ ئەرگ ناکات و لە چاوەڕوانی سەرکەوتنی نظامی خۆیدا ڕایان ناگرێت، بەڵکو متمانە بەخۆبوون و پشبەستنیان بە هێزی خۆیان پتەوتر دەکات. ئاسۆی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕزگاری خەڵکی زەحمەتکێش شۆڕشە، شۆڕشێک کە هێزی بزوێنەرەکەی لە کرێکاران و زەحمەتکێشان پێک دێت. شۆڕشێکی لەم شێوەیە نەک سەرچاوەگرتو لە ئیرادەی ئێمە، بەڵکو پەجەستورە بە واقعە بنەڕەتیە ئابووری و کۆمەڵایەتیەکان، ناوکۆچە چینایەتیەکان، نایەکسانی و هەڵاواردنی کۆمەڵایەتی، نەبوونی ئازادی تاکە کەسی و پێشگرتن لە بیرکردنەوەی ئازاد و ژیانی ئازاد. واتە ئەو ناکۆچیە بنەڕەتیانەی کە کۆمەلگا بەرەو شۆڕش پاڵ پێوە دەنێن. شۆڕش بە واتای گواستنەوەی دەسەڵاتی سیاسی لە کەمینەیەکی بچووکەوە بۆ زۆرینەی بەرهەمهێناڕی سەروەت و سامان نیعمەتەکانی کۆمەلگا. ئەمەش بە واتای خوڵقاندنی گۆڕانکاریەکی بنەڕەتی ئابووری و کۆمەڵایەتی لە ژیانی خەڵکدا دێت. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەش بە حاڵی خۆی هەوڵ دەدات هاوسەنگی هێز بە قازانجی بەرەی کۆمەڵانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بگۆڕێت و هەلومەرجی شۆڕش و ڕاپەڕینی جەماوەری نزیکتر بکاتەوە. لە ئەنجامی چالاکیەکانی ئەم هێزە سەرکەوتنی کۆتایی لە خەبات بۆ بەدەهێنانی ئامانجەکانی خەڵکی کوردستان و دەستەبەرکردنی ئازادی و مافی چارەی خۆنووسین بە شێوەیەکی ئاسانتر و زیانێکی کەمتر مسۆگەر دەبێت. خەڵکی کوردستان بە پشتیوانیکردن لەم هێزە و بەشداریکردن لە چالاکیەکانیدا لە ڕاستیدا بەرگریان لە کەرامەتی ئینسانی خۆیان کردووە. هەزاران کەس بەشێک لە باشترین ساڵەکانی تەمەنیان لە ریزەکانی ئەم هێزەدا بەسەر بردووە ئەو بە حەق شانازی بەڕابردووی خۆیانەوە دەکەن. ژمارەیەکی زۆر ئینسانی کۆمۆنیست و کەسایەتی خۆشنا و ناسراوی خەڵکی کوردستان کە ئاواتی ڕزگاربوونی خەڵک لە ستەم و چەوسانەوە و کاری کرێگرتەیان لە دڵدا بوو لە ریزەکانی ئەم هێزەدا گیانیان بەخت کرد. ئەگەر چی زیاتر لە دوو دەدایە ئەم هێزە کە لەلایەن کۆمەڵی کۆمۆنیستەوە ڕێبەرایەتی دەکرێت بەپێی سیاسەتێکی ڕاگەیەنرا و هیچ چالاکیێکی نظامی لە دژی هێزەکانی کۆماری ئیسلامی ئەنجام نەداوە، بەڵام پێگەی خەباتی چەکداری و بەرخۆدان لە چوارچێوەی مافی بەرگری ڕەوادا هەرگیز لە استراتیژی ئێمەدا نەچۆتە ژێر پرسیارەوە. واقعیەت ئەوەیە کە خەباتی چەکداری بە لەشکرکێشی هێزەکانی ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکی کوردستاندا سەپێنرا.
خەڵکی کوردستان ئازادیان دەویست و لەبەر ئەوەی بڕیاریان دابوو بەرگری لەو دەستکەوتانە دەو دەستکەوتە دموکراتیانە بکەن کە لە کاتی ڕوخانی ڕژیمی شادا بەدەستیان هێنابوو ناچار بوون چەک هەڵبگرن. بەرگریکردن لەو ئازادیە بە بێ فیداکاری و قوربانیدان ممکن نەبوو. ئەوان پەنان بۆ توندودژی نەبرد بەڵکو دژی توندوتیژی وەستانەوە بەرگریان لە کەرامەتی ئینسانی خۆیان کرد. کاتێک پاشەکشیان بە هێزەکانی ڕژیم کرد و جارێکی دیکە کوردستانیان لەژێر دەسەڵاتی ڕژیمی سەرکوتگە ڕزگار کرد لە زۆر شوێنی کوردستان نمونەگەلێکی بەنرخیان لە شێوازی ژیانی مەدەنی و هەروەها کەش و هەوای دموکراتیک ئەزمون کرد. بە بۆنەی ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە یادی هاوڕێ سەعیدی موعینی کاکەخانە یەکەم پێشمەرگە و یەکەم گیانبەخکردووی کۆمەڵە لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ڕێزلێنان لە یاد و بیرەوەری ڕۆژی گیانبەخشکردنی ئەو ئازیزە ناونراوە. هەروەها یادی هەزاران تێکۆشەر و مرۆڤی شەریف کە لە مەیدانە جۆراوجۆرەکانی خەباتدا لە دژی یەکێک لە جەنایەتکارترین و کۆنەپەرستترین دیکتاتۆرەکانی ئەم سەردەمدا گیانیان بەخت کردووە بەرز و بەڕێز ڕادەگرین و سڵاو دەنێرین بۆ بنەماڵەی سەربەرز و خۆراگریان. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە 29 جۆزەردانی 1402 سپاس بۆ هەموو لایەک.